بەڵای عزیزان لە پێشانگای نێودەوڵەتی کتێبەوە بەرپرسی دەستگای خاڵمان لەگەڵایە بەڕێز مامۆستا تۆفیق کەریم لەگەڵمانە بێ گفتوگۆکەین دەربارەی بەرهەمەکانی دەستگاکەیان. مامۆستا تۆفیق سڵاوی خوای گەورەتان لەبێ. پێم خۆشە بزانم ئەمە چەندەم ساڵە ئێوە لە پێشانگای کتێبە بەشداریەکەن و گرنگترین ئەو ناونیشانانە کامانن کە ئێوە ئەم ساڵ پێشکەشی سەردانیکەران و خوێنەرانی دەستگاکەتانیەکەن؟ بەناوی خوا سڵاو ڕێز بۆ تۆی شەیدا خانەوە بۆ هەموو بینەران و بیسەرانی خۆشەویست. سەبارەت بە ڕێکخراوی خاڵ جەنابتان ئاگادارن ڕێکخراوی خاڵ کتێبخانەی نییە وەکو کتێبخانە، بەڵام ڕێکخراوێکی ڕۆشنبیریە و کۆمەڵێ بەرهەمی هەبووە. تا ئێستا 50 کتێبی چاپ کردووە و 38 ژمارە گۆڤاری خاڵی بە چاپ گەیاندووە. ئەم ساڵ یەکەم ساڵ بوو لەسەر داوای کۆمەڵە لە دۆستان وتیان ئێمە لەبەرەوە ئێوە کتێبخانەیەکی تایبەتانیە زۆرێک لە بەرهەمەکانتان ناگاتە دەسمان، داواکەین ئامادەیتان هەبێ لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی. ئێمەش ئەم ساڵ بەو بەرهەمانەی کە هەمان بووە بەشداریمان کردووە و لەخوا بە زیادبێ خەڵکێکی زۆر ڕوومانتی ئەکات. گرنگترین ئەو کتێبانەی کە لامانە کۆبەرهەمی شێخ محەممەدی خاڵ کە لە 8 بەرگا چاپ کراوە بە دیزاینێکی جوان و بە تەرتیب و زیاتر لە 3500 لاپەڕەیە و 29 کتێبی جەنابی مامۆستا شێخ محەممەدی خاڵی گرتوۆتە خۆی کە پێکهاتووە لە 8 جزمی تەفسیر لەگەڵ 3 بەرگی پەندی پێشینان لەگەڵ 2 بەرگی فەرهەنگی خاڵ و لەگەڵ 2 بەرگی ناڵەی دەروون کە زیاتر لە 7 کتێبی لە خۆی گرتووە، بێژگە لە کتێبە عەرەبەکانی کەواکو ئێمە لە 2 بەرگا بە چاپمان گەیاندووە، واتە هەمووی 29 بەرگە لە 8 بەرگا چاپ 29 کتێبە لە 8 بەرگا چاپمان کردووە. بەرهەمێکی تری بەهێز و بەلای خۆمانەوە یەکێک لە کتێبە ناوەزەکان کۆبەرهەمی جەنابی مامۆستا شێخ عەزیز پارڕەزانیە کە 12 کتێبی لە خۆی گرتووە. جەنابتان ئاگادارن مامۆستا پارڕەزانی یەکەم کەسێک بووە کە بە تێروتەسەلی ژیانی پێغەمبەری مەزنی نووسیوە لە 2 بەرگدا زیاتر لە 700 لاپەڕە بێ، جگە لە دەواازەی ئیسلام و نمونەیەک لە ئیسلام و 5 فەرزەی نوێژ و کۆمەڵە لەو کتێبانەی کە کاتی خۆی بە چاپگەیاندووە. ئێمە هاتین ئەوانە و کۆمەڵە کتێبیش کەواوەکو قەدەروا بوو لە پێ نەیتوانی چاپی بکات و دوایش هەر چاپ نەکرا. ئێمە سەرجەمە کتێبانە کە 12 کتێبن کۆمان کردەوە و لە 3 بەرگی گەورە بە چاپمان گەیاندن. زۆر باشە کاتە کۆمەڵە کتێبی بەڵێ کاتە کۆبەرهەمەکان لەوێ دەست ئەەکەی و بۆ ڕێنیشاندەرێک بۆ کەسانی کە دێنە پێشەنگاکە لەکوێ دەتوانن بەرهەمەکانی ئێوەیان دەست بکەوێت؟ لێرە هەر کە دێتە ژوورۆ بەدەستی ڕاستە سیان فەرعی بەرامبەر بە کتێبخانەی ڕێنوێن کە کتێبخانەیەکی گەورەیە بەرامبەرمانە، کۆبەرهەمەکانی شێخ محەممەدی خاڵ و مامۆستا پارڕەزانی و کۆمەڵە کتێبی دیکە دەسەکەوێت و کۆمەڵە کتێبی عەرەبیشمان هەیە. یەکێکیان بریتە لە ڕامانێک لەسەر قورئان کە جەنابی مامۆستا محەممەد ڕەوف بە عەرەبی نووسیوێتی و یەکێکیشان الوحدە الئیسلامیە تێزی دکتۆراکەی مامۆستا حەمەد ڕەشید پێنجوێنیە و کۆمەڵە کتێبی دیکەشمان هەیە. کتێبی کاریگەری ئیسلام لەسەر کلۆری کورد کە یەکێکە لەو کتێبانەی دە بەحسی جیاواز لەسەر کاریگەری ئیسلام، لەسەر ئەفسانە، لەسەر کەلتور، لەسەر مەتەڵ، لەسەر حەکایەت و داستان و بەیت و ئەمانە کۆمەڵە کتێبمان هەیە. بەڕای خۆمانەوە کتێبگەلێکی زۆر باشن، چونکو عادەتەن ئێمە هەموو کتێبێ چاپ ناکەین، تەنها ئەو کتێبانە کە ئامانجدارن و ئەو کتێبانە کەواکو دانسقەن و ناوازن کەمتر خەڵک ئاوڕی لێداتەوە ئێمە زیاتر ئەو کتێب و بەرهەمانە چاپەکەین. زۆر باشە مامۆستا تۆفیقێکێکتر لەو بەرهەمانەی کە دەستگای خاڵی پێ ئەناسرێتەوە ڕۆژمێری خاڵە ئەم ساڵ بۆ ساڵی تازە خود ساڵی 2023 چیتان ئامادە کردووە؟ ڕۆژمێرتان ئامادەیە و ئەگەر ئامادەیە جیاوازی چیە لەگەڵ ڕۆژمێرەکانی ساڵانی پێشوو؟ 2 ڕۆژمێرمان ئامادە کردووە، ئەوە ساڵی 4هەمە، بەس ئەوەی ئەم ساڵ دوانە. یەکیان ڕۆژمێری خاڵە کەواوەکو سەرجەم ڕوودا و ئەحداسەکانی کوردستان و دەرەوەی کوردستانیشی لە خۆ گرتووە، جگەلەوە بەشێکی باشی تایە بۆ ئەوەی کەسێک یاداشتەکانی خۆی تێدا بنووسێتەوە جگە لە ژماردنی ڕۆژ و مانگ و ساڵەکە. و ئەم ساڵ کە هەرچی معلوماتی لە ماوەی ئەم
هەرچی ڕووداوی ڕوویدا و هەرچی معلوماتێکی تازایە هەمومان داخل کردووە لە ڕۆژمێرەکە و ڕۆژمێری دووهەمیش داما ناوە ڕۆژمێری دەستکەوت. ئەمە ڕۆژمێرێک نییە بە معنای ئەوەی خاڵ، بەڵکو بریتە لە پلانێک، بریتە لە ئەوەی تەواوکو چۆن ئینسانێک ئەتوانێت بنێ بۆ ساڵ. وردەکارێکی زۆر جوانیتیا کراوە، پۆلێنێکی باش کراوە، ساڵەکەی دابش کرۆ بەسەر مانگە، مانگەکەی دابش کرۆ بەسەر هەفتە، هەفتەکەش بەسەر ڕۆژە و ڕۆژانە ئیشی تۆ چیە، ئەرکی تۆ چیە، چۆن ناوەکو هیچ کاتت لە کیس بڕوە پێ بڵێم ئەمە مێرە بە موردەکانە چاپ کراوە و ئەو خەڵکەی کەواوەکو بتوانن بەشێکیشی جێبەجێ بکەن ئەتوانن بڵێن بەرنمەیەکی جوانیان بۆ ژیانیان داڕشتووە. ناویشمان ناوە دەستکەوت، چونکو لە ئەخیری ساڵە ئەو کەسە تێگا ئەم ساڵی چۆن بردوۆتە سەر. زۆر باش ماوسە تۆفیق، بە پێوەی کە بەڕاستان دەستگایەکی ڕۆشنبیرین، زیاترین ئەو کەسانی کە سەردانیکەری ئێوەن و خوێنەری بەرهەمەکانی ئێوەن کێن؟ ئەوەی من ماومەتەوەتیایە و سەرنجم دابێت زیاتر لاوانن. خەڵکی دیکەیەن لاوان لە کچان و لە کوڕان پرۆشێکی زۆریان هەیە و زۆر بەرەو ڕوومانیان و هەر لە دوورەوە هەواڵی ناوەندەکە پرسن خاڵ و لەخوا بە زیابی ڕووی باشی تێکەن. ئێمەش داشکانێکی زۆر باشمان کردووە، حسابی ئەومان کردووە ئەو لاوانە ڕنگ بێ لە ڕووی مادیەوە بارودۆخی ئابووریان تاو نەبێ، داشکانێکی زۆر باشمان کردووە بۆ ئەوەی بە ئاسانی هیچ کەسێ وەکوڵە بەدەستی بەتاڵ نەگەڕێتەوە. باش ماوسا، ئێوە چیتان کردو بۆی کە بەرهەمەکانتان زیاتر بناسرێت جگە لە بەشداریکردن لە پێشانگایە، خودەگەر لە دەرەوەی ئەم پێشانگایە بێ کەسانەکە بن بیانەوێت دەستیان بگا بە ئێوە بەرهەمەکانی ئێوەیان دەست بکەوێت، چۆن نتوانن بەدەستی بێن؟ ئێمە سایتێکمان هەیە لەگەڵ پەیجێکە لە هەردووکیانە ناونیشانەکانمان داناوە و کتێبانی کە دەستەکەوێ هەر بە ناوی خاڵەوە. جگەلەوە پەخشکاری سەرەکی ئێمە لە سلێمانی برایانی ڕێنوێنە، ناوەندی ڕێنوێن بەرامبەر بە مزگەوتی گەورەی سلێمانیە لە بازاڕی ئاوباریک. ژمارە تەلەفۆنیشمان داناوە بێجگەلەوەی کۆمەڵێ دۆست و ئەوانە خۆبەخشانە ماڵیان ئاوا بێ لە پەیج و ئەکاونتی خۆیانە ڕێکلامان بۆ ئەکەن. زۆر باش ماوسا، ئێمە پرسیارەکانمان تەواو، وەگەر بەڕێستان شتێکتان مابێ لە خزمەتتانەی. سواسی ئێوەش و تەلەڤیزیۆنی پەیامەکەم و هەروەها سواسی ئەو لانانەکەم کە بە خۆبەخشانە هەوڵیان داوە ڕووماڵێکی باشی پێشانگاکە بکەن، بە تایبەتی لەگەڵ ئێمە لوتفێکی زۆریان کردووە و دڵیشم خۆشە کە جاران ئەیانوت ینی خوێنەر کەم بووتەوە و کەسیش ناخوێنێتەوە، بەڵام کە ئینسانیت سەیری ئەم پێشانگاکات و سەیری ئەو خەڵکە زۆرەکات هەستەکات ڕاستە وەسایل زۆر بووە، بەڵام هێشتا کتێب نرخی خۆی لە دەست نەداوە و هێشتا کتێب خەڵکێکی زۆر هەیە بەرەو ڕوویەت و سپاس بۆ هەموو لایەک. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا تۆفیق کەریم، ئینشاءڵڵا لە دەرفەتی ترا پەیوەندی بانەبێت و هەروەها لەسەر بابەتی ڕۆشنبیری بەرنامەی تایبەت و تەوەری تایبەتمانە بێ. زۆر سپاس بۆ بەڕێست و هیوادارین بەرهەمەکانی ئێوە هەموو دەستگاکانی تر بەردەوام بن لە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری.